ئێستا کە دێن طبيعي ئەوە وەکو هەر عملیاتە چیتکە مضاعفاتی هەیە یەک لە مضاعفاتانەی بەردی زەرداویە ئیحسایەمان کرد 14 لەوانێ کە عملیاتمان لۆ کردیە تووشی بەردی زەردایی بووینە لە پاش 3 مانجی تاوەکو 6 مانگ 7 مانجی تووشی بەردی زەردایی بووینە و دووبارەش کە عملیاتی بەردی زەرداومان لۆ کردینەوە بە سعرێکی یارمەتی دەر عملیاتمان لە بۆی کردیە 186 ئەوانە تووشی بەردی زەرداوی نەبووینە ئەلحەمدوللیلا طبیعی ئەو نقطەی دەمەوێت ڕوون بکەمەوە لۆ یەک توش دەبی یەک توش نابیتن ئەوەی کە قسەی باز دەکەم منوکو دکتۆرێک باسی دەکەم بەس خوای گەورە دەزانی لۆ بەردروست دەبیتن هەتا ئێستا کە علم طب نێزانیە نەک ئەلێرکوانە لە ئەمریکا و بەریتانیاش نەیانزانیە چونکە کتابەکەی کە دەخێنین ئۆکسفۆردا نازانن لۆ محمود تووشی بەردی زەرداوی دەبیتن نادر توش نابیتن لۆ نازەنین توش دەبیتن فاتیمە توش نابیتن یعنی لۆ سەبەبەکەی چێ لۆ دروست دەبیتن بەس توپ چ دەزانی ئەو بەردە لە چ پێکاتیە ئەو بەردە کو عیلاج دەکرێت ئەو بەردە مزاعفاتی چییە ئەو بەردە کولا دەدرێتن ئەوانە دەزانیتن بەڵام نازانی لۆ دروست دەبیتن سەبەبەکەی دوو کەس دوو خوشک پێکەوە عملیاتیان کردی یەکێک تووشی بەردی زەرداوی دەبی یەک توش نابیتن ئەمە چار برا لە عائلەی خۆمە کە مەعیدەمان بڕی لەو چارەی دوان تووشی بەردی زەرداوی نەبووین کە ئەمن و عوسمان توش نەبووین زەردەشتی برام لەگەر هێمنی برام توش بوو یعنی ئەمە چار برابووین لە یەک عائیلەی عملیاتمان کرد دوان توش بووین دوان توش نەبووین لۆ ئەو توش بووە لۆ ئەو توش نەبوو ئەوە بەس خوا دەزانی ئەوە تاقیکردنەوە چی ئیلاهیە ئەمە نازانین نەک یعنی ئەلێرکانە لە هەموو دنیایەکە علم نازانی بەردی زەرداوی لۆ دروست دەبی پێشانەکە لە کتابەکان دەگوت فات فیمێل فۆرتی یعنی ئافرەت بی 40 ساڵ بی قەڵەو بی ئەو هالیان دەگوت دوایە دەرچوانە بوو گەنجە 16 سارە تووشی بەردی زەرداوی بووە کوڕە 7 سارە تووشی بەردی زەرداوی بووە کەواتە لەگە نەزەرەکەی درۆ دەرچوو لۆیە کە ئاخیری بڕیاریدا علم لە سێ شتی دەبی چۆکدا بداتن چونکە ئەو نقطەتان پێ برم کە زۆر گرنگە هەموو کتابی طبی بخینەوە لە مەرحەلەیەکەوە تاوەکو دیراساتیشم تەواو کرد قال الله وقال ڕەسوولی تێدا نییە بەڵام سێ کەلیمە هەیە لە ناو کتابە طبیەکان دەری بینن لە جاتی برێنەوە بەس خوا دەزانیتن ئەویش چییە چ دەرێتن لە طب چ دەرێن کۆ دەرێن کۆز سەبەبەکەی ئەنناون یعنی نەزانرایە ئەهاوە نقطەی یەکەم دووەمینیان دەرێ کۆز کۆنجەنیتەڵ یعنی زگماچیە یعنی نەزاندرایە زگماچی کۆز فامیلیەل عائیلیە ئەو سێ کەلیمە دەرم لە کتابە طبیەکان هەرگرن برێن بەس خوا دەزانی ئەمە علممان قەلیلە ئەمە نازانی بەڵام طب اعتراف ناکە علم اعتراف ناکە بەخوای گەورە کو لە دیموکراسیەکەی اعتراف بەخوای گەورە ناکەن وا دەزانن زاڵمەکان و دەسەڵاتدارەکان هەردەمینێن و نامرن و بشزانن لە هەمان کاتدا لە طبیش ئەو غروریە هەیە اعتراف ناکە برێ ئەمە نازانین و بەس خوا دەزانیتن ناوی خوای تێدا نییە ناوی پێغەمبەری تێدا نیە هەم کتابی طبی بەس ئەو نقطەیە گرینگە بزانین خوا ئامرە ئینسان لەس ئەمری لەسەر کرایە خوای گەورە بە مرۆڤەکان ڕابط بینی مرۆڤ و خوای گەورە چییە ئیقرأ خوێندنە یەکەم کەلیمە لەسەر ئەرزی کە هاتیتە لە بۆ پێغەمبەرمان هاتیە ئیقرأ بووە خوای گەورە دەرێ بخینن خوای گەورە دەرێ بخینن گوتیتە چێ گوتیتە مرۆڤی ئەو خینەی کە خوای گەورە گوتیتی قەڵەم و قاغەزی پێویست نییە دەمێ ئەوی تێ بگەین یعنی دانەنیشتە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرەقەی دابی تێ برێ ها ئەوەی بخینەوە بخینە ژیانی بخینە تێبگە اقرأ آخر چ اقرأك اقرأ باسم ربك الذي خلق ئەوە گرینگە بزانین چونکە هەندێک جاران هەندێک علم دەبیتە ماروێرانی کیمیاوی دروست دەکات قومبەلۆتۆپ تایارەی دروست دەکات لە بۆ لەناوبردنی بەشەریەت بەڵام علمە بەسوودە لۆیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینیا اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا میهرەبانی دڵسۆزی و لێزانی